ئایا ئێمە چەند کەسمان بیر دەکەینەوە لە سەرخستنی ئیسلام؟ بەناوی خوای بەخشەندە و میهرەبان لەسەری ساڵی کۆچیدا پێویستە هەر یەکێک لە ئێمە پرسیار لە خۆمان بکەین دەرس و پەندەکانی ئەو کۆچەی پێغەمبەر و هاوڵان صلی الله عليه وسلم بۆ ئێمە چین؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆچی کۆچ دەکات؟ چ دەرس و پەندێکی بۆ ئێمە تێدایە ئەمڕۆ؟ وەرە بابە کورتی دوو دەرس و پەندی زۆر گرنگت پێ بڵێم لە کۆچی پێغەمبەر و هاوڵان صلی الله عليه وسلم. یەکەم لە دەرس و پەندەکانی هیجرەت بۆ ئێمە بریتیە لە هیجرەتی دڵ و دەروون بۆ لای خوای پەروەردگار، بریتیە لە وازهێنان لە گوناه و تاوان، بریتیە لە بەجێهێشتنی ئینسانی خراپ و پشتکردنە گوناه و تاوان و بەجێهێشتنی شوێنی خراپ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت والمهاجر من هجر الخطايا والذنوب، مهاجر ئەو کەسەیە کە پشت لە گوناه و تاوان دەکات و گوناه و تاوان بەجێ دێڵێت و شوێنی خراپ بەجێ دێڵێت. دەی دەرس و پەندی ئەو کۆچە بۆ ئێمە ئەوەیە پشت لە گوناه و تاوان کەین، پشت لە شوێنی خراپ کەین، پشت لە ئینسانی خراپ کەین و گوناه و تاوان بەجێ بێڵین و بەرەو خوای پەروەردگار بڕۆین و بەرەو ڕەزامەندی و بەرەو فەرمانبەری خوای پەروەردگار بڕۆین. دووەم لە دەرس و پەندەکانی هیجرەت بۆ ئێمە ئەوەیە هەوڵ دەین بۆ سەرخستنی ئیسلام و قوربانیدان لە پێناوی ئەو دینەدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سەرخستنی ئیسلام و دیفاعکردن لە مسلمانان کۆچی کرد، لە پێناوی خۆشگوزەرانی خۆی و ژیانێکی خۆشدا کۆچی نەکرد، بۆ ئەوە کۆچی کرد تاوەکو ئێمە ئەو دینەمان پێ بگات و ئێمە ڕزگارمان بێ لە دەستی زوڵم و ستەم. خوای گەورە ئەو دینەی بۆ ئەوە ناردووە کە ئێمە سەری خەین، وەکو دەفەرمێت هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق. خوای پەروەردگار ئەو پێغەمبەری بە پەیامبەرێکدا ناردووە و بە پەیامێکی حەق و ڕاست و ئاسمانیەوە ناردوێتی ليظهره على الدين كله، بۆ ئەوەی ئێمە بەسەر هەموو دینەکاندا سەری خەین. دەی ئێمە مسلمان پێویستە بیر بکەینەوە ئێمە لەکوێی ئەو مانایانە داین و ئێمە لەکوێی دەرس و پەندەکانی هیجرەتی پێغەمبەر داین صلی الله عليه وسلم. ئایا ئێمە چەند کەسمان بیر دەکەینەوە لە سەرخستنی ئیسلام؟ جاری وا هەیە تەنانەت کە بە 1 و 6 بێت، بە بڵاوکراوەیەکی باشیش بێت، بە کەلیمەیەک بێت، بە دیفاعکردن لە مسلمانان بێت، بە یەک کەلیمەش بیر بکەوە و هەوڵ دە بۆ ئەوەی قوربانی لە پێناوی ئەو دینەدا بدەیت. هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ماڵ و حاڵی خۆیان جێهێشت بۆ ئەوەی کە ئیمانیان سەلامەت بێت. دەی با دڵنیا بێن ئەو دینە و ئەو پەیامە دینێکی خوای پەروەردگارە و دینێکی خواییە. خوای پەروەردگار هەر سەری دەخات و ئەو دینە هەر سەر دەکەوێت. بەڵام زۆر خۆشە بۆ ئێمەی مسلمانیش دەستمان هەبێت لە سەرخستنی ئیسلامدا و شکۆمەند و شەڕەفمەند بین بە سەرخستنی ئەو دینە خواییە، بۆ ئەوەی کە چوینەوە خزمەتی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا بڵین خوای پەروەردگار ئێمەش هەوڵماندا ئەوەی کە لە تواناماندا هەبوو دینەکەی تۆمان سەرخست. والسلام عليكم ورحمة الله وبركاته.